هەفتە بازاڕی کەلار ناسراو بە مەزادخانەکە لە پاش نیوەڕۆی پێنجشەممە دەست پێیەکات تا ڕۆژی هەینی بەردەوامە بێت. کوردوتەنی شاخی مار و شیری مەلیچکی تێدا دەست دەکەوێت. هەموو ئەشیایەگەیە بەخوا لە زباڵەوە دەست پێگاتاک و جوادری شتەیە هەموو شتێکی لێیە خەڵ لە شارە زورۆ ڕۆگات دەیلا بۆ کەسابەتی لە پێنجۆنەتیان لە خوار و عەرەب تێ شتەکڕێە ئەنواع مەخلووقیاتە. وەڵای ئەم بازاڕە لای ئەمە لە هەفتەیەکە یەک ڕۆژە لە پێشەمانە دەست پێگایتر تاک و شەو ئێوارە دەست پێگا شەو هەیە بەیانیانی جمعەش دەست پێگاتەیە خەڵکێ زۆر ڕووماتیەگا. والله قوربان ئەم بازارە بۆ فەقیر چاکە هەتا لەبەرۆ شتەکانی هەرزانە باشە بەس یەک شتری هەیە هەموو شۆنێ ئەم بازارە غرازی بۆ ناردووە هەیە لەوەی عادی بێ خراو بێ باش نەوێت ئەوانەی نەکا بەس بۆ سندن و فرۆشتن ئەوان باشە هەم بۆ ئەوان باش بۆ ئیمەش باشە ئەگەر ئەمەنەوەیە هەمووی لە بازار ئێستا من ئەم کاتمە سندۆ 15 ئەگەر لە دوکانەکان بۆ بڕابکەوە 30,000 نیاندا پێ. هاوڵاتیان دەڵێن شوێنێکی گونجاوە بۆ مامەڵەکردنی هاوڵاتیانی هەژار لەبەرەوەی نرخەکەی هەرزانە و بەسوودا بۆ فرۆشیارەکانیش لەبەرەوەی فرۆشتن تێیدا خێرایە. بەڵام گومانیشیان لەوە هەیە هەندێک جار کاڵای کوالیتی خراپی تێدا ساغ بکرێتەوە. لەخوا بەزیاد بێن بازارە بۆ ئێمەش باشە بۆ خەڵکی فەقیریش باشە چون ئێمە لە شەمەوە تا پێنجشەممە چاوەڕێ ئەم بازاراکەین بازارەکەش لەخوا بەزیاد بێ خەرەباڵغە و بۆ خەڵکیش هەر زۆر باشە سێرەکانیشمان باشە سێرەکانیشمان لە چاو بازار و ناو دوکانەکانە هەر زۆر باشە بۆ قشتێکی فەقیر هەر زۆر باشە. وەڵای سعر باشە مناسبە ینی بەدڵی فەقیر و هەژارە ئەوە نییە بڵێ چونکە فەقیر و هەژار بە زۆری ڕوو لێرا کاکە ئەمە نەکو بڵێم دەوڵەمەند بشکێنمەوە دەوڵەمەند ڕوو لێرە ناکە دەوڵەمەند شتیە بەڵام زۆرتر فەقیر و هەژار ینی سێرەکەی کەسێک تێ شتێک ئەسێنێ نیەتی لە ماڵا بە سعرێکی ئەرزانی سێنێ. ئەم بازاڕات تەنها شوێنەکەی لە کەلارە کاسبکارەکانی لە شارەکانی خواروی عێراق و شارە زور و سلێمانیشەوە ڕووی لێ دەکەن مامەڵەی تێدا دەکەن بۆ پێی کەلار شوێنی یەکتر بەستەوەی هەرێمی کوردستانە بە شارەکانی خواروی عێراقەوە بووەتە ناوەندێک بۆ فرۆشتن و مامەڵە پێوەکردنی کاڵاکان. ڕێبین محەممەد شارپرێس کەلار.